بۆخوایە ئافرەت بەس ئیسفادە لە پیاوی دیندار و بە ئەخلاقەکەات. ئەمە حەقیقەتێکە. پیاوی دیندار و بە ئەخلاق سبحان الله هۆگری ماڵ و مناڵی خۆیەتی، چاو لە دەر نییە، چاوی لە هیچ کەسێکی تر نییە، ڕێک و پێک لەگەڵ ئەم ژنەی خۆیە دائەنیشێت، لەگەڵ ماڵ مناڵی خۆیان دائەنیشێت، بەس ئیسفادە لە پیاوی دیندار و بە ئەخلاقەکە. وەڵی پیاوی بڕاتە دەرەوە خەریکی دووکەڵ خواردن و گعدە و ئەم لاولا بێت، وەڵی ژن ئیسفادە لەمانە ناکات، بەس بەداخەوە ژن بیر لەوە ناکاتەوە. گەنج بەس ئەوەندە ڕیشی هەبووە چۆتە داوای کچێ قوبوڵی نەکردووە، بۆ وەڵا دوو ڕۆژتر ئەمە نایەڵێ حەفلە بکەم، باشە یعنی حەفلە چ خۆشبەختیە بۆ تۆ هێنێت، بەس ئەم پیاوە تۆ ئەگرێتە خۆی وەکو تاجی ئەتکاتە سەری، باشە ئەتکاتە دایکی مناڵەکانت، ڕێز لە دایک و باوکت ئەگرێت، جلێکی پۆشتا جلێک پڕ لە ئەخلاق و ئەدەب و جوانی ئەکاتە باڵای تۆوە، لە ناو خەڵکە بەرزت ئەکاتەوە. یعنی تەنها لەبەر ئەوەی کەوا ئەمە نایەڵێ حەفلە بکەیت تۆ زەواجەکەت پەک ئەخەیت، شووەکە بە کەسێک معتاد مدمین، وەڵا دوو ڕۆژت بە گریان دێتەوە وەلای دایک و باوکی، وەڵا ئەمە بۆم خراپە، ئەمە شەوانە نایەتەوە، جاری وایە دوو شەویەتەوە بە سەرخۆشیەتەوە. ئەی کچەکەم پێتمان نەوت ئەمە بە کەڵکی تۆ نایە؟ ها بۆیە یعنی کچی ئێستا لەگەڵ ڕێزمە زۆربەی هەرە زۆریان پیاوی دیندار و بە ئەخلاقیان ناوێت. ئەمە حەقیقەتە بەڕاستی. هەر ئەوە نەخۆشە بڵێن وەڵای ئەمە هاتوچۆی عومراکە و حەجەکە و هاتوچۆی مزگەوتەکە و تەنکە ڕیشێکی هەیە، ئەیتر ئەم ژنە چارادا بەیەکە، ئەم کشە چارادا بەیەکە، وەڵا باوەگیان خوا گەورەی ئیشەڵا جارێ مناڵم جارێ شوو ناکەم، بەس ئیتر بڵێن ها کوڕێکی سافولوس هاتووە و تەرتیبات و نوێژ ناکا و جاربەجار ئەخواتە و گعداکە و ئەدبا بۆ حەفلە و ئەتگەڕێنێ و سەفەری ئەم لاولاد پێکات، ئیتر لە باوەگیان هیچ عیبی نییە و دەستان خۆش بێتەوە. ئەرە بەخوا زۆربەی هەرە زۆری ئافرەت ئەمە حاڵەکەیەتی، ناوەڵڵا شوو ناکە بە پیاوی ڕیژدار، ئەڵێ وی باوەڕت هەبێ یعنی خەڵکە بووە پیاوەکەی یعنی ئەهلی ڕیش و مزگەوت و ئەوانە بووە، ژن پرسیاری لێ کردووە لی ناترسیت؟ تخوا ئەوە ژنە، تخوا گوناح نییە نام بدەیتەوە ژنە، لی ناترسیت؟ سەی لی ناترسی؟ بۆ مە جنۆکەیە؟ سبحان الذي زين الرجال باللحاية والذي زين الرجال باللحاية. دایکمان عایشە سەلامی خوای لێ بێت ڕەزای خوای لێ بێت کە سوێندی ئەخوات جاربەجار ئەیوت پاکی و بێگەردی بەو خوایی کەوا پیاوانی جوان کردووە بەڕیشەوە ئاوا سوێنی ئەخوات. باشە خاتون هاتووەکە ئەتۆلی ناترسیت؟ وەڵڵا قەت پیاوێکی بەڕیش و پیاوێکی بێڕیش ئاوا لەبەر ئاوێنەیە بۆستن دایان بنین لە دوو شاشەیە قەت وەکو یەکنین. بۆیە یعنی ئەم پرۆسەیە کە پەکی ئەکەوێت کە ئافرەت کە شوو ناکا ناچێتە ماڵەکەی خۆی، زۆربەی هەرە زۆری ئەوەیە پیاوی دیندار و باخلاقیان قبول نییە تا ئەوەی ئەمێننەوە ئیتر ئەبنە قەیرە یا شوو ئەکەن یا ئەمێننەوە.